کورد لە مێژووی خۆیدا دەیانجار ڕوبەڕووی جینۆساید و کۆمەڵکوژی بووەتەوە کە دیارترینیان تاوانی ئەنفال و کیمابارانی هەڵەبجە و بەم دوایە جینۆساید یەزدیەکانە. بەڵام سەرباری ئەمە و تاوانانەی کە بەرامبەری کراوە تاکو ئێستا کورد نەیتوانیوە ئەو نامەتیانەی کە بەسەری داهاتووە بە جیهانی بناسێنێت. لە مۆڵەدا داوا لە سەرکردایەتی سیاسی کورد و دامەزراوەکانی هەرێم کرا جدیتر لە ڕابردوو کار لەسەر کەیسەکانی جینۆساید بکەن. هەوڵ بدرایە ئەو کەیسانە لەسەر ئاسی نۆدەوڵەتی بناسرێت، ئەبایە لۆبیشی لژنەیەکی باڵیان دروست کردایە لانی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان و بەرلەمانی کوردستان و ئەوانەی کەوانە بسپورن و شارەزای نەبواری جینۆساید ئەوانە لژنەیەکیان پێگەنایە بۆ هەوڵدان بۆ ناساندنی ئەو کەیسانە کەوا کورد تووشێکی تاوانێکی گەورەی جینۆساید و ژەمرەڤایەتی لانی ڕژەمی بەعەس وەکو نەتەوەکانی کە وەکو جوولەکە و ئەرمینیا و پۆستن و لایەنەکانی تر. ئەمە زۆر هەنگاوێکی زۆر گرنگە لەبەر ئەوە ئەو کەیسانە بناسرێت. لا کاتێکدا کە کورد دەیەوێت بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆی ئەنگاو بنێت با بۆچوونی شارەزانی بواری جینۆساید گرنگترین کار کە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد کاری لەسەر بکات ناساندن و نیشاندانی هەموو ئەو تاوان و کۆمەڵکوژیانەیە کە کورد بە درێژایی مێژوو بەرامبەری کراوە. ئەمەش بۆ ڕەوایەتیدان بە هەموو و داواکاریانەی کە کورد ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات. ئێمە خەمخۆرمان نەبووە و بە جددی ئیشمان لەسەر قەزێ کوردی نەکردو بە تایبەتی لەسەر جینۆساید و ئەمە بە داتا نەکراوە بە سیستەم نەکراوە و ئەمە زۆر من گومانم لەوە نیە کە پارێکی زۆر سەرف کراوە لەسەر بناوی جینۆساید و ئەنفال و ئەوە بەڵام شوێنی خۆی نەگرتووە. هیوادارم کە بتوانین لەمە دوات ئیسفادی لێ بکەین. بەهۆی ئەو تاوان و توندوتی ژیانەی کە بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو بەرامبەری کراوە بازاران هاوڵاتی کورد بوونەتە قوربانی. بەڵام لەگەڵ گەورەی ئەو کارە ساتانەی کە بەسەری داهاتووە تاکو ئێستا کورد نەیتوانیوە هاوشێوەی میلەتانی تر کەیسەکانی جینۆساید بە دەوڵەتانی جیهان بناسێنێت. مەریوان ئەبڵا، کورسات نیوز، سلێمانی.